سابیر ئێستا لە کۆتاییەکانی ئەو کتێبەدایە. کتێبەکەی مامۆستا ڕێدار باسکردن لەسەر مێژووی مەعاریفی هەولێر، مێژووی پەروەردە لە هەولێر. دەمانەوێت لە دەستپێکدا لە مامۆستا ڕادیۆی پەروەردەیی وەزارەتی پەروەردە 97.5 ڕادیۆی پەروەردەیی وەزارەتی پەروەردە 97.5 بیرمە سەرەتای ساڵەکانی بیدایەتی مامۆستایەتیم کە لە گوندی سماخۆڵی گرتک مامۆستا بووم. قوتابێکی زۆر قشتمان هەبوو هەمزار کە دەمانگۆ گۆرانێکمان لۆ بریان لە خۆشی ئێمە کە دەچوینە ژوورەوە دەیگوت قشتە 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 مامۆستا بەو سەردەمە ئێستا کە ئەو جانتای مامۆستایە، جانتای مامۆستا دەبی پێ پڕی لە کەلوپە بیسەرانی ڕادیۆی پەروەردەیی خۆشحاڵین جارێشتر لە بەرنامەی کارامەیی پەروەردەیی پێتان شاد دەبینەوە. من ئامادە و پێشکەشکار ڕێباز مەسعود جێبەجێکاری دەنگ هۆگر ساید هەرزەکار گەلێک گواتە دەبەخشێ هەرچەند تاوەکو ئێستا
کۆدەنجی تەواو لەسەر ماوە و کاتی دەستپێکردنی تەمەنی هەرزەکار نییە، بەڵام بەیەکێک لە گرنگترین قۆناغەکانی ژیاندا دەندرێت لە ڕووی جەستەیەوە گەورە و پێگەیشت و بەڵام لە ڕووی عەقڵەوە هێشتا تێنەگەیشت و ئەمڕۆ قسە دەکەین لەسەر ئەم تەوەرەیە تایبەتمەندەکانی قۆناغی هەرزەکار چین بە میوانداری مامۆستا هەمزە عەباس فەقێ نووسەر و پەروەردەکار. مامۆستا زۆر بەخێربێی سەر و سەرچاوان. زۆر سپاس سەرکەوتوو بن. خۆشبی سپاس دەکەین. ئەگەر سەرەتای پرسیارەکان لەوە دەست پێ بکەین بزانین کاری پەروەردە ئەرچی پەروەردە چییە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە دەستخۆشیتان لێ دەکەم بۆ گرنگجیدانتان بە بابەتە پەروەردەییەکان و لە ناویشیان بە قۆناغی هەرزەکاری. بەڵێ ئێمە سەرەتا حتمان دەبێ لە پەروەردەدا ڕیزبەندی هەیە و بابەتەکان هەمیان پەیوەستن بەیەکەوە. قۆناغەکانی تەمەنی مرۆڤ پەیوەستن بەیەکەوە. تقریبا ئێمە بین لە ناوەند قۆناغێک هەڵبژێرین، ناتوانین بە بێگەڕانەوە بۆ قۆناغی پێشخۆی زۆر قسەی لەسەر بکەین. کاتێک باز لە پەروەردە دەکرێت ئەگەر بە کورتترین شێوە بمانەوە پێناسەی بکەین دەڵێن ئامادەکردنی تاکە بۆ ژیان بۆی بتوانێت وەکو مرۆڤێکی سەرکەوتوو ژیان بکە. ئەم پێناسەیە بۆ خێزان دروستە و پێویستە دایکان و باوکان کە دەچنە ناو ژیانی خێزانداریەوە و دواتر دەستپێکی ئەو قۆناغەیە کە نەوە بخەنەوە منداڵ بخەنەوە و وەکو دەڵێ ژمارە بۆ مرۆڤایەتی زیاد بکەن، پێویستە ئاگاداری ئەوە بن و پێویستە ئەم پێناسەیە بزانن و خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی کە مرۆڤێکی نوێ دێتە ژیانەوە و ئەوان چۆن دەتوانن ئامادەکاریکەن بۆی ئەو مرۆڤێکی سەرکەوتوو بێ، مرۆڤ بێ بەواتای وشە. مرۆڤ کە لەدایک دەبێ بۆ خۆی بە سەرکەوتووی لەدایک دەبێ. مرۆڤ کە لەدایک دەبێ خاوەنی کەسایەتێکی پتە و تۆکمەیە لە ئەسلی خۆی، بنچینەکانی هەموو داڕژراون. کاتێک کە لەدایک دەبێ و دێتە ژیانەوە ئێمە دایک و باوچین بەرپرسیارین لەوەی کە دوجار ئەنجامی ئەم مرۆڤە چییە، ئەنجامی ئەم منداڵە بە چ دەگا و لە دوای ئەو قوتابخانە دێتە ژێر ئەو بەرپرسیارەتی کە ئاراستەی ئەم مرۆڤە بە کام جیهانە ئاراستە دەکا، بۆ کوێ ئاراستە دەکا. بۆیە کاتێک ئەمە باز لە پەروەردەی منداڵ دەکەین لە ناویشیانە لە ناو دوو بازنە لە ناو دوو کەوانە باسی پەروەردەی هەرزەکار دەکەین. جەنابەت لە سەرەتا ئاماژەیەکت پێ کرد، ڕاستە لەوانەیە بە پێی جوگرافیا، بە پێی وەکو دەڵێ کواڵیتی ژیان، بە پێی جۆری ژیان ئەمانە لە کۆمەلگەیەکەوە بۆ کۆمەلگەیەکی تر بگۆڕێ، بە پێی کەش و هەوا قۆناغەکانی هەرزەکاری. بەڵام ئەوەی کە بە شێوەی گشتی قسەی لەسەر کراوە لە تەمەنی 11 ساڵی دەست پێ دەکا بە چەند قۆناغێک تا 21 ساڵی نێزیکەی 10 ساڵێکە. ئەگەرچی بەشێک لە زانانی ئەم سەردەمە قسە لەسەر ئەوە دەکەن کە لەوانەیە بە پێی گۆڕانکاری لە ینی ژیانی مرۆڤەکان ئەمە ئێستا هەڵکشا بێت تا نێزیکی چلیش بڕوە. بەڵام ئەوەی کە قسەی لەسەرە و لە ڕووی زانستەوە باس کراوە بەڵێ بێگومان باز لەوە دەکرێت ئەم نێزیکەی 10 ساڵێکە و ئێمە چۆن دەتوانین ببینە خاوەن منداڵێکی تازە لاو. ئەگەرچی ڕاستیەکەی ئێمە لە کوردیە هەرزەکار بەکاردێنین پێم وایە لەژێر کاریگەری زمانی فارسی و ئەوانش تا ئەندازەیەک هەرزە یان هەرزەکار لە شوێنانی تر ڕاستیەکەی زۆر پەسەند نییە. هەرخۆی ناوەکە ناوێکە لە ڕووی دەرونیەوە لەوانەیە مساعید نەبێ بۆ ئەوەی کە کەسی بەرامبەر پێی دڵخۆش بێ. دەکرێت ئەمانە تازە لاون مرۆڤی ڕۆ و پێگەیشتون، چونکە هەرکە باسی هەرزەکار دەکرێت لە عەرەبیکەی مراهقە، مراهقیش بە هەموو شتێک بە هەموو ئەوانە دەگوترێت پێش پێگەین مەرحەلەی تەنانەت میوە پێش ئەوەی پێ بگا ئەو ناوەی بۆ بەکاردێنن. دەکرێت ئێمە بەوەی ئەگەر مامەڵێکی دروست لەگەڵ هەرزەکار و کێشەکانی هەرزەکار و تەمەنی هەرزەکاریدا بکەین، هەم نێزیک لە منداڵی و هەمیش نێزیک لە گەورەبوون، نێزیک لە پێگەیشتن. بۆیە ئەم ناوی بۆ هەڵبژێردراوە. بەڵام ئەوەی کە بەڕێزت باسی دەکەی پەروەردە و کاریگەری پەروەردە لەسەر هەرزەکار و منداڵ بە شێوەی گشتی ئێمە چەند لایەنێکمان هەیە بۆی بتوانین لە پەروەردەدا تیشتی بخەینە سەر. ئەنجا ئێمە دایک و باوک بین یان ئێمە مامۆستا و پەروەردەکار بین.
بە تایبەتی بۆ دایکان و باوکان لێرە من ینی ڕووی قسەم زیاتر بۆوانە 6 لانی کەم 6 لایەن هەیە کە ئێمە ئەگەر لە کاتی گەورەکردنی منداڵەکانمانە لە کاتی بەخێوکردنی منداڵەکانمانە ئەگەر ئەم 6 لایەنە و مەوجود بوون هەبوون ڕاستەکەی ئەمە پێی دەوترێت پەروەردە ئەگەر پێنجیان هەبوو یەکیان نەبوو پێی دەوترێت بەخێوکردن ئەمە بەخێوکردنە بۆیە زۆر گرنگە ئێمە بتوانین هاوسەنجی ڕابگرین چونکە ڕاستێکی پەروەردە پێش ئەوەی کە باس لەم 6 خاڵە بکەم پەروەردە دەتوانین بڵین زانستە هونەرە بەرپرسیارەتیە زانست بە واتایی وەکو هەر شتێکی تر پڕە لە ینی بابەتەکە بابەتێکی علمی تەواو زانستیە بۆ ئەوەی کە تو ناتوانی وەکو دەڵێ بە عەفەوی یان بە هەر لە خۆڕا مامەڵە بکەی ئەمە ئەنجامە ئەمە وەکو دەڵێ هاوچێشە و ئەنجامە کاتێک تۆ بە هەڵە مامەڵە لەگەڵ منداڵەکەت دەکەی لە پەروەردەکردنیە ئەنجامێکی هەڵەش دەبێت چاوەڕێی ئەنجامێکی هەڵەش بکەی بۆیە ئەمە زانستە دەی باشە چێ لە ئێمە چ دایک و باوچێک نەک منداڵەکەی ئامادەیە ئۆتۆمبیلەکەی بێتە لای وەستایەک کە ینی هیچ لە ئیشەکە نەزانێت بەڵێ کاتە مەبەستەکەت ئەوەیە دایک و باوکان دەبێ خۆیان پرزانیاری بکەن بەرامبەر بە مامەڵەکردنیان لەگەڵ ئەو تازە لاوانە وەکو باس زۆر دروستە زۆر تەواوە ئەوە پوختەی بابەتەکەیە کە مادام بابەتێکی زانستی بی ئێمە کاتێکە قسە لەسەر زانست دەکەین کەسێک زۆر جار هەیە بڕۆ لە پسپۆرێکی کیمیا بپرسە بابەتێکی ریاضیاتی یان بابەتێکی فیزیای لێ پرسە دەرێ اختصاصی من نیە نازانم یعنی بابەتی مامەڵەکردن لەگەڵ منداڵ و بە تایبەتی قۆناغی هەرزەکاری بابەتێکی تەواو زانستیە کاتێک دایک و باوچێک زانستیانە ناچنە ناو بابەتەکەەوە بەڵکو بە چاو لە پێش خۆیان دەکەن لە کەلتور لەوەی کە هەبوو لە ڕابردووە دایک و باوکی چۆن مامەڵ یان چۆن مامەڵە لەگە خۆی کراوە ئاوا ڕەفتار دەکاتەوە لە کاتێکە ئەو بۆ زەمنێک دروست کراوە ئەو منداڵە بۆ زەمنێکی تر دروست کراوە ئەلێرە و گرفتەکان لە دایک دەبن بۆیە بابەتێکی زانستیە باشە ئەم زانستە ئێمە پێویستمان بە هونەر هەیە بۆ گواستنەوەی ئەم زانستە بۆ دابەزاندنی ئەم زانستە لەسەر منداڵەکان بۆیە دەڵێن هونەرە پەروەردە هەم زانستە و هەمیش هونەرە چونکە ئەگەر مرۆڤ هونەرمەندانە نەبێ ینی وەکو دەڵێ بە هونەر لە ڕووی هونەریەوە شارەزایی نەبێ و بەوەستایی و بەلێزانی مامەڵە لەگەڵ ئەو تەمەنیانەکە لە دەستی دەردەچێ بۆیە دەڵێن بەرپرسیارەتیە تا بتوانێ دقیق لەگەڵ دابەزاندنی ئەم زانیاریانە مامەڵە بکە زوڵم نەکە نەزیادەڕەوی تیا بکە نەکودڕەوی و کەم تەرخەمی تیا بنوێنێ لەبەر ئەوە هەر دایک و باوچێک کاتێک پلەی دایکایەتی و باوکایەتی وەردەگرن دەبێت لانی کەم ئەو قەنەعەتیان هەبێ هەم لەم بوارەیە زانابن و بڕۆن بە دوواداچوون بکەن لە کاتێکتا خۆشبەختانە ئێستا لە هەموو کاتێک زیاتر سەرچاوەکانی زانست و زانیاری ئاسانن هەرکەس لە ماڵی خۆی لە مۆبایلەکەی خۆیان دەتوانێت بەو سەرچاوانە بگا و لە ڕێگای گوێگرتن کە ینی خۆشبەختانە ئێستا وەک دەڵێن لە ناو کوردیشە کۆمەڵی خەڵکی زۆر بتوانە هەڵکەوتون کە لە بوارە پەروەردەی و دەرونیەکانە قسە دەکەن ئامۆژگاری خەڵکەکەن و پەیامەکان دەگەێنن بۆی دایک و باوک شارەزا بن ئەمە ئەوان خۆیان حازرکەن هەم لە ڕووی زانستی ئەم لە ڕووی هونەری و هەم هەز بە بەرپرسیارەتێکی گەورەش بکەن پێش ئەوە مامۆستای بەڕێز قسە لەسەر ئەوە دەکەین کە دیدێک هەیە ڕوانینێک هەیە بۆ لای دایکان و باوکان سەبارەت بە منداڵەکانیان چه منداڵ پێش قۆناغی هەرزەکاری بن یان قۆناغی وەکو دەڵێ تازەلاوی و جوانمێردی بن ئەویش ئەوەیە کە دایک و باوک نابێ خۆی وەکو خاوەن وەکو مالیکی منداڵەکەی ببینێ چکە منداڵ وەکو ئۆتۆمبیلەکەت مڵکی خۆت نییە منداڵ مڵکی کۆمەلگەیە مڵکی وڵاتە مڵکی مرۆڤایەتیە لەبەرەوە تۆ ناتوانانی هەرچی ئەوەی کە خۆت دەتەوێت ئاوا مامەڵی لەگەڵ بکەی و پێشت وابێ نوسخەیەک کۆپیەک لە خۆت جارێکی تر زیاد دەکەیەوە لە ناو کۆمەلگەیە بۆیە پێویستە زۆر زانستیانە مامەڵە بکەین ئەوجا ئەوەی کە من ئەو شەشلایانی باسم کرد دەمەوێت با بڵێن دایکان و باوکان پەروەردەکاران لەوە ئاگادار بن دەبێت بە هاوسەنجی گرنگیان پێ بدرێت لە پەروەردە یەکێک لەوانە چاودێری تەندروستی منداڵە جەناب بینیوتە یانی ئەمە هەمومان دەزانین کاتێ منداڵێک لە دایک دەبێ چەند بەلای دایک و باوچەوە گرینگە لە ڕووی تەندروستیەوە چەند بەخەمیەوەن کە سەردانی دکتۆری پێ بکەن و لانی تەندروستی پارێزراوە بێ بۆیە ئەمە چاودێری تەندروستیە یەکێکی تر لەوانە چاودێری دەرونیە دابینکردن و تێرکردنی هەموو پێداویستیە دەرونیەکانی منداڵ ئەمە یەکێکە بۆیە بە پێی قۆناغ ئەویش نەک هەر ینی بە تێکەڵی چکە هەر قۆناغە و
جۆرێک لە پێداویستی خۆی هەیە. سێمیان پێویستی کۆمەڵایەتیە. منداڵ بە پێی گەورەبوونی وردە دەکرێتەوە لەگەڵ دەوروبەری و دەبێ هاوسەنجی ڕابگیرێ و چاودێری بکرێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە چۆن لەگەڵ دەوروبەری دەتوانێت پەیوەندی دروستکە. یەکێکی تر چاودێری زانستیە. ئێمە خۆت دەزانی کە منداڵەکانمان دەنێرین بۆ قوتابخانە دەمانەوێت فێر بن لە ڕووی زانستیەوە، دایان نێرین لە بۆ خول، دایان نێرین لە بۆ زۆر جێگا، مەبەستمان ئەوەیە لە ڕووی زانستیەوە ئەمانە تێر بن، یعنی بەلامانەوە گرنگن. و یەکێکی تر لە لایەنەکان کە پێویستە دایک و باوک چاودێری بکە لایەنی ڕۆحیە. مرۆڤ پێکهاتی مرۆڤ وایە، تەنها فیزیک نییە، تەنها لایەنی جەستەیی نیە، لایەنی ڕۆحی هەیە. دەبێ ئەم منداڵە شارەزا بکرێ و ئەم منداڵە بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە هەیە ئەمە لە ناو کۆمەلگەیەکی مسلمانین، دەبێ خۆشەویستی خوای لە دڵ و دەرووندا بچەسپێندرێ و ئەو خۆی بە حەزەوە بە خۆشەویستیەوە بەدوای ئەم بابەتەیە بچێەوە هەز بە تێربوون بکەوە، ئەو لایەنە فرامۆژ نەکرێت لە پەروەردەیە. مەبەستم ئەوەیە کە لایەنێک بەجێ نەهێڵدرێت. وە شەشەمیان لایەنی سولوکی و ئاکاریە کە دەبێت دایک و باوک ڕەچا و چاودێری ئەم لایەنانە بکە. ئەگەر ئەم شەش لایەنە پێکەوە بەیەکەوە بە هاوسەنجی گرنجیان پێدرا لەلایەن خێزانەوە لەلایەن دایک و باوکەوە پاشان دامەزراوەکانی تری دەوڵەت، ئەم کەسێکی هاوسەنگەوە دەتوانین بڵێن ئەم دایک و باوکە پەروەردەکارن، ئەگەر نا بەخێوکارن. بەخێوکاریش ئیتر گەورە وەکو هەر کەسێکی تر گەورەیان دەکەن، بەڵام لەم لایەنانەوە لە هەر لایەنێکیان نەقسی هەبێ دوایی لە دەرەوە ئەو نەقسی بۆ پڕەکرێتەوە بە شێوازێکی هەڵا و دایک و باوکیش بازەکەی. بەڵام مامۆستا زۆر لەسەر هاوسەنجی مەسەلەن قسەت کرد و پێ وایە کە دەبێ لایەنی هاوسەنجی ڕاگرن. مامەڵەی دایک و باو لەگەڵ مناڵ کاتێک کە دەگاتە قۆناغی هەرزەکاری، مامەڵەی دایک و باوک دەگۆڕێ یان جیاوازە یان هەروەکو مناڵیە، یان کاتێک کە ئەو مناڵە جۆرایل دەبی بە دایک و باوکی لە قۆناغی مناڵی کە دەبتە هەرزەکاریش بە هەمان شێوە جۆرالی دایک و باوکی دەبی یاخود گۆڕانکاری بەسەردادی. جامە بەستەکە لێرە عەفو ئەوەیە بۆی ئەو هاوسەنجە ڕابگیرێ پێویستە دایک و باوک چی بکاتن؟ بەڵێ بە دڵنیاییەوە ڕاگررتنی هاوسەنجی زۆر گرینگە، بەڵام منداڵ کائینێکی جوڵاوە، دەجوڵێ بە بەردەوامی، یعنی مەبەستم لە ڕووی گەشەیە، بە بەردەوامی لە گەشەکردندایە. قۆناغەکانی هەرزەکاری کە دیاری کراوە بۆ 3 قۆناغ دیاری کراوە، لە قۆناغی 11 بۆ 14 یان 10 بۆ 14 ئەم 4 ساڵە قۆناغی گۆڕانکاری خێرایە لە لەشی مرۆڤە، یعنی هەرزەکار یان تازەگەند زۆر تازەلا و زیاتر هەست بە گۆڕانکاریەکان دەکات لە لای خۆی. ئەم قۆناغا و قۆناغەکانی دواتریش لە 14 بۆ 17 لە 17 بۆ 21 یان زیاتر ئەمانە ئەم 3-4 قۆناغی کە دیاری کراون قۆناغی ڕاگوزەرن. هەرزەکار بەم قۆناغەیە تێدەپەڕێ، ئەوان زوڵاون، ئەوان وەستاونین، سابت نین. ئەوەی کێشە گەورەکە لێرە دروست دەبێت کە دایک و باوک وەستاوە لەم بابەتەیە، بە یەک ڕیتم تعامل و مامەڵە لەگەڵ ئەم قۆناغە جیاوازانە دەکات، ئەم قۆناغە گۆڕاوانە دەکات. ئەمە شەر دەگەڕێتەوە بۆ ئەوی کە زانستی لێنە. بێگومان ئەوە پێویستی بە ڕۆشنبیری با بڵێن پەروەردەیی دایک و باوکەیە کە دەبێت ئاگادار بن. تەنانەت خەمەکە ئەو کاتە گەورەتر دەبێت کە دێتە قۆناغی بێگومان ئەگەر ئێمە حسابی بکەین دێتە قۆناغی پۆلی 7 و 8 و 9 زیاتر، کە قسە زۆر لەسەر ئەو تەمەنەیە کە ڕێک قۆناغی یەکەمی دەتوانم بڵێم هەرزەکاری دەکات دەگرێتە خۆی. کاتێک خەمەکە زۆر گەورەتر دەبێت کاتێک مامۆستاش بە یەک ڕیتم مامەڵە لەگەڵ ئەو تەمەنەیە بکە. پێی وا بێت چۆن لەگەڵ قوتابیەک لە بازنەکانی 1 و 2 تعامل دەکات بەم شێوێژ لەگەڵ 3 تعامل بکات. لە کاتێکە ئەمە لەو پەڕی گۆڕانکاریدا گۆڕانکاریەکانیش زۆر خێران. بەدیدی من ئەگەر دایک و باوچێک یعنی گۆڕانکاریەکانی منداڵێک لە قۆناغێکەوە بۆ قۆناغی هەرزەکاری، لە قۆناغی منداڵیەوە بۆ قۆناغی هەرزەکاری بە شێوەیەکی چۆن دەڵێت تۆماتیکی یان لەسەر شاشەیەک پێشانی دایک و باوک دەن، من پێم وایە جورئەت ناکەن هەر منداڵ بخەنەوە. ئەوەندە گۆڕانکاریەکان ئاڵۆزن، ئەوەندە گۆڕانکاریەکان خێران و پێویستیان بە چاودێریکردن هەیە. دەی باشە کەسێکیش بێ بە وەستاوی بە یەک جۆرە بیرکردنەوە کە لە دوێنەیە بیر دەکاتەوە، بێوێ ئاراستی کەسێکە کە کەسەکە لەم هەموو گۆڕانکارە خێرایە بەشدارە، بۆی هەندێک جار نیشانەیان لەسەر بە دەردەکەی وەکو دڵتوندی بێتاقەتی لەبەر ئەوەی لەگەڵ دەوروبەرەکەی خۆیان خەمۆچی ناتوانن وەکو بە شێوەیەکی واقعی مامەڵە بکەن. ڕاستەکەی مامۆستایان لێرەدا لە قوتابخانەکان بە تایبەت لە پۆڵەکانی 7 و 8 و 9 چۆن
ڕوبەڕوو دەبنەوە لەگەڵ ئەو قوتابیانە لەو قوتابخانانە مامۆستای تایبەت هەیە بە چارەسەرکردنی ئەو کێشانە یاخود بە هەمان شێوە هەموو مامۆستایانش دەبێت زانیاریان هەبێت لەسەر مامەڵەکردنیان لەگەڵ ئەو ئاستە لەگەڵ ئەو قۆناغا. بە دڵنیاییەوە ئەو مامۆستانی کە لەو قۆناغا دەرز دەڵێنەوە کۆلیژیان تەواو کردووە و من بە هیوام لە کاتی کردنەوەی خول بۆ مامۆستایان بە تایبەتی مامۆستایانی ئەم قۆناغا لە بەرچاو بگیرێن. تەنانەت پەروەردەکارێک لەم کوردستانە دەڵێ ئەم قۆناغی ناو لێناوە قۆناغا هەتی و کەوتوەکەی سیستەمی پەروەردەیی، یعنی تەنها ئەم 3 ساڵە چونکە ئەمانە هەر لە خودی خۆیانە گرفتیان بۆ دروست کراوە. دەزانی مامۆستا لە ڕووی کۆمەڵایەتیەوە سەیریان کە ئەوانە گوتمان بەرەو پێگەیشتن دەڕۆن، تەمەنەکەیان وایە نە منداڵن نە گەورن، تەنانەت کێشەکانیان هەندێک جار ڕوبەڕوویان دەبێتەوە لە شێوازی زۆر سیردا. یەکێک لەوانە لە جلکڕینە کێشیان بۆ دروست دەبێت و نازانی بیان بێ دوکانی منداڵیان بیان بێ دوکانی گەورە لەوێ شتیان بۆ بکڕی. لە مامەڵەکردنە دایک و باوک بەداخەوە ینی بەشێک لە دایکان و باوکان بە شێوەیەکی دووفاقەیی مامەڵەیان لەگەڵ دەکەن. لەو کاتی کە هەڵەیەک دەکا وەکو گەورە دی خاتە خانەی گەورەوە دەرێت تۆ زەلامێکی یان تۆ ژنێکی چۆن ئەم هەڵەیەت کرد گەورەی دەکات دێنێتە ناو خانەی دووەمەوە. کاتێک کە داوای مافێکی خۆی دەکات بۆ نمونە دەڵێت پێویستم بە فلان شتە پێویستم بۆیە مۆبایل بەکاربێت دەرێت و منداڵی جارەیە ئەوە نی داوای مافێک بکە وەکو منداڵ مامەڵی لەگەڵ دەکرێت، بەڵام کاتێک هەڵەیەک دەکات وەکو گەورە محاسبە دەکرێت و لێپرسینەوە لەگەڵ بێگومان دەبێ هاوسەنجی ڕابگیری. ئەسڵەن ئەوە دەبێ یعنی بە جۆرێک بەسەروان لەگەڵوانە مامەڵە بکرێ ئەوان شانازی بۆ قۆناغی خۆیانەوە بکەن. هەموو ئەوانی شارەزایانی بواری پەروەردە بواری دەرووناسی قسە لەسەر ئەوە دەکەن کە جوانترین قۆناغی هەرزەکاریە و منداڵ لەو کاتەیە یان تازەلاوەکان لەو کاتەیە دەتوانن چێژ لە ژیانی خۆیان وەربگرن. و ئەوەش بۆ چ دەگەڕێتەوە؟ ئێمە کۆمەڵێک منداڵمان خستۆتە دنیاوە لە تەمەنی هەرزەکاریدان یان لە تەمەنی تازەلاویدان پێشتر بڵین و نەڵێن ئەمە کاریگەری خێزانی خۆیان لەسرە، لەوانەیە کاریگەری دایک و باوکیان لەسەر بێ کە شارەزانە بن لە پەروەردەیە. کاریگەری ئەوانە زۆر هەستیار دەبن لەو قۆناغەیە دەکەونە ژێر کاریگەری هەندێک خێزان زۆر جاروا بووە بەداخەوە، یعنی تەنانەت ناهۆشیاری بەشێ لە خێزانەکان دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەم منداڵانە ناومێت بن لە ژیانیان، وەکو دروستکردنی شەڕ کێشە لە ناو خێزانەکان گەورەترین قوربانی لە کێشەی نێوانی دایک و باوکە ئەم منداڵە هەرزەکارانن، چونکە هەست پێ دەکەن و دەشتێنەوە شانازی بە خۆیانەوە ناکەن، ئەسڵەن بێزارن لە ماڵوەد بە جۆرێک لە جۆرەکان تووشی دابڕان و حەز لە دوورکەوتنەوە لە خەڵکیش دەکەن. ئەمە هۆکارێکە کە پێویستە دایک و باوک ڕەچاویان بکە. ئەوەی کە بەڕێزت پرسیارت کرد لەسەر مامۆستا، بەڵێ ئەرچی مامۆستایانی ئەو قۆناغا من پێم وایە زۆر گرانە، زۆر سەختە. ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردووی خۆمان زۆریش ئەمە دەبینین لە منداڵەکانمان و لە دەوروبەرمان و ئێمە خۆمان کە لە ناو با بڵین کەرتی پەروەردەیە کار دەکەین دەبینین منداڵەکان لەو قۆناغەیە فێری هەندێک ڕەفتاری ناشایستە دەبن، لەو قۆناغەیە لە قوتابخانەکان فێری جنێو دەبن، لەو قۆناغەیە بە جۆرێک لە جۆرەکان هیوایەتیان دەبێتە ئەوەی کە چۆن گاڵتە بە مامۆستا بکەن، چۆن قۆناغی فێربوونە مامۆستا. ئەمە قۆناغی فێربوونە. بەڵێ قۆناغەکە وایە بە باشیان بەخراپ بێگومان قۆناغەکە تایبەتمەندی خۆی هەیە بە پێی ساڵ، ینی ساڵ دەور دەبینێتەوە، یان ئەم قۆناغانی کە دیاریکراون 2 ساڵ 3 ساڵ بە قۆناغێک دیاریکراوە هەر بابەتەکە بۆ ئەوەیە چونکە ئەمانە لە گۆڕانکاریدان، بەڵێ بۆ فێربوون بۆ چاندنی بەها و لایەنی ڕەوشتی و ئاکاری زۆر گرنگە و ئەوان لەو قۆناغەیە بە هەندێک شت زۆر بریندار دەبن کە ئەمە بەداخەوە لەوانەیە بەشێک لە مامۆستایان پیادەی بکەن و زۆرێک لە دایکان و باوکانیش پیادەی دەکەن. ئەمە بە ئەوەی کە لە قوتابخانەکان بوون و زۆر جار ینی بەشدار بوون لە چارەسەرکردنی کێشەکان ئەوەمان بینیوە یان گوێیان لێ ڕادەگرین. بۆ نمونە ئەم تەمەنی هەرزەکاری پێویستە دایک و باوک بە برادەرایەتی لەگەڵ منداڵەکانیان مامەڵە بکەن، برادەر بن، هاوڕێ بن و بە جۆرێک مامەڵە بکەن کە پڕ بێ لە خۆشەویستی. تەنها ئەو کارتی ئەوان بەکاری دێنن کارتی خۆشەویستی بێ، کارتی ڕێزگرتن بێ و کارتێک بێ کە متمانەی پێ بدە و بە جۆرێک لە جۆرەکان پێشبینی باشی بۆ بکە و قسەکان هەموو چونکە ئەوانە زۆر هەستیارن
و کاریگەری وتەی دایک و باوک یان تعلیق و کۆمنتی دایک و باوک لە سەروان یەکجار زۆر دەبێت. هەمیشە دایک و باوک بۆوان وەک دەڵێ دەم بەخێر بن و هەوڵدەن نێنشتێنەوە، هەوڵدەن منەتیان لەسەر نەکەن. زۆر جار بووە کەسێکی تازەلاوێک لەوانە تووشی گەورەترین کێشە بۆ لەبەرەوەی باوکی هەر لە دەمەبۆڵەیەکی بەسیتە یان لە ماندووبوونێکی زۆر سادەیە گوتوێتی من بەهۆی ئێوە بەدبەخت بووم، بەس پێم دەکرێت کەسابەتان بۆ بکەم، بەس پێم دەکرێت پارەتان بۆ پەیداکەم، بەس پێم دەکرێت پێداویستەکانتان بۆ دابین بکەم. دەی ئەمە هەمووی وەکو دەڵێ بریندارکردنی زۆر کاریگەرن لە ناو ناخی هەرزەکارە، لەبەر ئەوە منداڵەکەی دوێنێ نییە هەست پێ نەکە، ئەمڕۆ هەست پێ دەکا و ئەمانە تووشی شکانەوەی دەکەن. کەواتە سەرنجام پەنا بۆچی دەبن لەم قۆناغەدا ئەگەر بێت و بە تعلیقێک ئەو کوڕا ئەو کچە کە لەو قۆناغی هەرزەکاریدا پەنا بۆچی دەبا لەو حاڵەتانەدا؟ زۆر جار ئەو هیچ کە لە ناخی خۆیان متمانە لە دەست دەدەن، زۆر جار هەیە پەنا بۆ گۆشەگیری دەبن بۆی کە دوور دەکەونەوە. هەندێک جار هەیە سیفەی عدوانی وەردەگرن بە زۆرێک لە جۆرەکان کەسی ینی تون ئاژۆیان لێ دەردەچێت، تون ڕەویان لێ دەردەچێت، بۆ ینی ئەم هەموو ناومێدکردانە. جارێ مامۆستا ڕێباس ئەوەی کە زۆر پێویستە بۆ ئەم قۆناغا دایک و باوک ئاگادار بن، مامۆستا ئاگادار بن. چەند شتێک هەیە هێڵی سوورن، هێڵی سوورن لەگەڵ هەرزەکار بەکار بهێنرێ. هەرزەکار وەکو گوتمان قۆناغێکی ناسکە، هەستیارە، پڕ لە گۆڕانکاریە و پێویستە دوای ماوەیەکە چەند ساڵی کە دیاری کراوە قۆناغ بە قۆناغ دوجار کەسەکە ئاسایی دەبێتەوە. تەنانەت باز لەوە دەکرێت کە کوڕان و کچان بە جۆرێک لە جۆرەکان لەوانەیە کچان پێشتر داخلی ناو قۆناغی هەرزەکاری ببن، بەڵام تا تەمەنی 21-22 ساڵ دەگەنە هاوسەنگ دەبن لە هەموو شوێنێک، بەڵام یان ئەوانەی پێگەی جوگرافیان جیاوازترە لەوەی کە لە ئێمە لە سەرەتا باسمان فەرق دەکات. بەڵێ گوتمان کەش و هەوا ڕۆلی هەیە و باسی ئەومان کرد تەنانەت ستایلی ژیانیش ڕۆلی هەیە لەسەر ئەوە. هەی خێزان خودی خێزان بێگومان خێزان و خواردن، خێزان و خواردن و پیشەی خێزان کاریگەری هەیە، بەڵام لە کۆتاییە هاوسەنگ دەبنەوە لە بیستەکان بەسەرەوە لە 20-22 ئەوانە 22 ساڵی هاوسەنگ دەبنەوە. بۆیە ئەوەی کە پێویستە لەو قۆناغا دایک و باوک ئاگای لێبێ و هێڵی سوورە بە هیچ جۆرێک ئەمە نەبەزێنێ. یەکێک لەوانە نابێت بە هیچ نەوەیەک دایک و باوک یان مامۆستا ڕخنە لەو تەمەنیان ڕخنەی لێ بگرێ. ئەوانە زۆر بێتاقەت دەبن لە ڕخنە، تەنانەت زۆر بێتاقەت دەبن لە ئامۆژگاریکردن، پێویستیان بە ئامۆژگاریش نییە. دەکرێت دایکان و باوکان مامۆستایان بە هەڵوێست ئەم ئامۆژگاریان دەرببڕن، نەک دابینیشێنێ و تەلقینی کەسێک بەرامبەر خۆی دابنێ و بێوێ هەموو ڕۆژێ ئامۆژگاری بکە. کەواتە بە غیر مباشر بە تەمسیل بێگومان بە هەڵوێست بە کردار بە خۆشەویستی بە دەربڕینی مووقیف بەرامبەری بەوانە دەکرێت. نابێت بە هیچ نوعێک سەرکۆنە بکرێن، لۆمە بکرێن. زۆربەی جار ئێمە ئەو کێشانی کە ئاگادار بووین لە ئەنجامی ئەوە سەری هەڵداوە کە باوکەکە لۆمەی ئەو تازە پێگەیشتوی کردو، ئەم تازە لاوی کردووە کە بەس لە ئەنجامی سەرکۆنەکردن و لۆمەکردن شکانەوە بە هیچ نەوعێک نابێت. لەو تەمەنەیە ئەوان باشترین پشتیوان بۆوان نێزیکترین کەس لایەن هاوڕێیەکانیانە. تەنانەت نەک قسە بخۆیان بگوترێ، نابێت قسە بە هاوڕێیەکانیشیان بگوترێ، بەڵکو لەبری ئەوە تۆ دەبێت پێشتر ئیشی خۆت لەسەر ئەوە کرد بێ کە پێوەری بدەی بۆ هاوڕێ. پێویست ناکە لەو کاتەیە تۆ هاوڕێیەکەی لە پێش چاویە بشتێنیەوە بەو ئومێدەی کە پێت وابێ لە لای ویش بشتێتەوە و لی دوورکەوێتەوە تا تۆ زیاتر زەخت بکەی و وەکو دەڵێ دابەزیە سەر هاوڕێیەکەی لایوی خۆشەویستتر دەبێت. بۆیە زۆرێک لە دایکان و باوکان لەم بابەتەیە دەکەونە هەڵەوە دەکرێت و پێشتر پێوەری ئەوەت پێدا بێ کە هاوڕێی ئەمانن بۆ ئەوی کە خۆی ئەو دەمە وەکو دەڵێ ئەو کات سەرپشک بێ لە هەڵبژاردننی هاوڕێ. بەداخەوە تەنانەت ئەمە هەندێک جار لە ناو ناوەندەکانی خوێندنیش ڕوودەدا لە لای هەندێک مامۆستاوە بابەتی جنێودان کە ئەمە هێڵی سوورە بەڕاستی نابێت بە هەرگیز بەرامبەر هیچ کەسێک، بەڵام مەبەستم تایبەتمەندی ئەم قۆناغەیەکە نابێ ئەمانە یان هاوار و هاتو هاوار لەسەرکردن بە ئەوانە هەمویان باش نین، هەمویان ڕۆحی هەرزەکاریان تازە لاو دەشێوێنێ بەڕاستی هیلاک و ماندویان دەکات. بۆیە ئەگەر دایک و باوک لە خەمی ئەوەدا بێگومانین کە لە خەمی ئەوەدایە پێشتر باسمان کرد کە دایک و باوک حەز دەکەن منداڵەکانیان لە خۆیان باشتر بێ و لە خۆیان سەرکەوتوتر بن و ئەگەر خاصیەتی چ خراپ لە خۆیان هەبێت لە منداڵەکانیاندا نەبێ ئەوان حەز دەکەن. بەڵام ئەوەی کە لە سەرەتایە باسم کرد کە گوتم هونەر ئەم هونەرە هونەری گەیاندن هونەری مامەڵەکردن زۆر گرنگە بۆی دایک و باوک شارەزا بێ بزانێت لەگەڵ کائینێکی زیندوو مامەڵە دەکا و پێویستە ڕێز لە بنیادی ئەم کەسە بگرێ
لەم قۆناغەیە. ڕاستەکەی مامۆستا ئەو نیشانانەیەکەوە پێویست بن گرنگ بن لە نیشانەکانی تر ینی هەموو شتێک کۆمەڵێک نیشانەیە کۆمەڵێک سیفاتیە بەڵام هەندێکیان لە هەندێکیان زەرورتر و پێویسترە ئەوانەی جەنابەت لە قۆناغی هەرزەکاری بە پێویستی دەزانی باسی بکەی چییە؟ بێگومان وتمان کە بڵێ هەرزەکار تەمەنەکەی دیاری کراوە قۆناغێکی ڕاگوزەرە ئەم قۆناغە ڕاگوزەرە کاتێک کە قسە دەکا لێدوانی هەیە منداڵ لەگەڵ دەوروبەری خۆی باشترین ڕێگا بۆ ئەوەی کە قۆناغێکی سەلامەت بێ بریتێ لە گفتوگۆ زۆر گرنگە دایکان و باوکان گفتوگۆ بکەن زۆر گرنگە مامۆستایان گفتوگۆیان لەگەڵ بکەن لە ناو گفتوگۆشدا ئەگەر بڕیارە 20 خولە گفتوگۆ بکەن زۆر باشە 90 خولەکیان گوێ بگرن بۆ ئەوەی کە تێبگەی لە ناخی ئەم گەنجە ئەم هەرزەکارە بۆی بزانی هەر بە گوێگرتن بۆ خۆی بەتاڵبوونەوەی ئەوە هەر مشاوەڕیان پێ بکەن مشاوەرە و ڕاوێژ هەبێ لە بینیانە پرسوڕایان پێ بکرێ و کەشێکی ئارامیان بۆ بخوێندرێ لە دوای گفتوگۆ ڕێزگرتنە تا بتوانن ڕێزیان لێ بگیرێ ئەمانە عاشق و عوداڵی ئەوەن کە کەسێک ڕێزیان لێ بگرێ بۆیە زۆر جار هەیە کە بەکار دەهێنرێن لەلایەن خەڵکی ترەوە سەرەتا بە ڕێزگرتن دەچنە ناو ئەم بابەتەوە بە تایبەتی هەرزەکارێک لە ماڵی خۆی ڕێزی لێ نەگیرابێ و وەکو پێویست مامەڵەی لەگەڵ نەکرابێ کاتێ دەڕواتە دەرەوە بە جۆرێک لە جۆرەکان کەمەچێشی دەکەن بەکاری دێنن لە پێناوی مەرامێکە سەرەتا بە ڕێزگرتن بەس ئەگەر کەسەکە خۆی تێر بوو لە ڕێزگرتنە و کەسایەتێکی بەهێزی و متمانەی بەخۆی بوو ئەو کاتەوە بە ئاسانی ناکەوتە ناو داوی دەوروبەرەوە بۆیە زۆر گرنگە گفتوگویان لەگەڵ بکرێ و ڕێزیان لێ بگیرێ و خۆشەویستیان بۆ دەرببڕدرێ باس لەوە دەکرێت دەڵێن ئێمە چۆن بتوانین منداڵەکانمان ئێمەیان خۆش بی بخۆ ئەمە پرۆسەیەکی تەواوکاریە پرۆسی تەواوکاری سەرەتا منداڵ پێویستە سەرسام بێ بە دایک و باوکی وەکو کەسایەتی نەک وەکو باوک وەکو شخص معجب بێ پێی ئەو ئیعجابە قۆناغێکی زۆر گرنگە کە کاتێک ئێمە دەبینین لە دەرەوە هەرزەکارەکان تازە لاوەکان کاتێک سەرسامی یاریزانێک دەبن چی بۆ دەکەن کاتێک سەرسامی با بڵێن هونەرمەندێک ئەکتەرێک دەبن چی بۆ دەکەن ئەوان بۆیە کاتێک کە سەرسام بوو بە کەسایەتی باوک سەرسام بوو بە کەسایەتی دایک قۆناغی دواتر دێ کە بریتێ لە خۆشەویستی ئەو کاتە خۆشی دەوێت کە کەسێکیشت خۆشویست بێگومان جۆڕایاڵیشی دەبی و بە جۆرێک لە جۆرەکان هەست بە ئاسوودەیی دەکەی لەگەڵی ئێمەمانان بە تەمەنی خۆمانەوە تەنانەت مامۆستایان حەز ناکەن بچنە جێیەک یان بە دیارێکێکەوە دابنیشن کە معجەبی نەبن زۆر ناخۆشە تو معجەب نەبی بە کەسێک و ناچاربی بەوەی کە گوێی لێ بگری بۆیە زۆر گرنگە ئەمە چن ئەم خاصیەتانی کەوا لە هەرزەکار دەکەن لە منداڵ دەکەن کە بە دایک و باوکی خۆیان معجەبن دەزانن چەندین نمونە دەبینن من زۆر جار لە نووسینی شاوەم گوتوەکە نووسیوەکە خەڵچێک هەیە لەوانەیە لە دەرەوە خەڵک زۆر پێی معجەب بێ زۆر پێی سەرسام بێ بەڵام منداڵەکانی خۆی پێی سەرسام نین بۆ زۆر گرنگە کەسایەتی بنیادی کەسایەتی و گەورەی مرۆڤ لە ناو ماڵی خۆیەوە دەست پێ دەکە تو توانیت لە ناو ماڵە ئەم بەم شێوەیە مامەڵە بکەی خۆشەویستیت هەبێ بۆ دەوروبەر و ئەوانیش ئەتویان خۆش بێ و متمانەیەکی باش لە بینتان هەبێت دواتر زۆر بە ئاسانی دەتوانانی لە دەرەوە ئەو جێبەجێ بکەی بەڵام پێچەوانەکەی قبول نییە ئەو کەسێک کە زۆریشی خۆشویستی کاتێک زانی تۆ کەسایەتی ویستراو نییە لە ناو ماڵ و منداڵەکەی خۆت دواتر لەوانەیە وەکو پێویست مامەڵە لەگەڵ نەکە یان ئەو خۆشەویستیە نەمینێتەوە لە لای ڕاستە دەتوانین بڵین لە قۆناغی هەرزەکاری ئەو دیاردە ترسناکانەی کە ڕوو دەدەن لە زۆرجار لە خۆکوشتیان یاخود لە دزیکردن یاخود لە کێشەنانەوە بۆ کۆمەڵگا بۆ خێزان زیاتر لە قۆناغی هەرزەکاری ڕوودەدات ئەگەر لە قۆناغی هەرزەکاریش نەبێ بناغی لە قۆناغی هەرزەکاریەوەدا دەندرێ زۆر جار وا بووە من بەپێی مامەڵەکردنم لەگەڵ قوتابیان لە چاکسازیەکان ئەم حاڵەتە دەبینم بەشێک لەوانەی کە لە نەتیجە لە گەنجیە لە قۆناغێک لە قۆناغەکان دووچاری هەڵەیەک بوون دووچاری کارەساتێک بوون و وای کردو ئەمانە بکەونە زیندانەوە بەشێکی سەرەتایەکەی بۆ قۆناغی هەرزەکاری دەگەڕێتەوە پەیوەندی هەیە بە قۆناغی بێگومان دەزانی پەیوەندێکە لەکوێوەیە من چەند کەسم بینیەوە مەسەلەن دەڵێ من لە قۆناغی هەرزەکاریە لە پۆلی 1 و 2 متەوەستا بەهۆی هاوڕێی خراپەوە وازم لە قوتابخانە هێنا دوجار گوتمان کاسبی دەکەین و ئیش دەکەین و فلان و دواتر تووشی گروپێک بووم کە وەک پێویست نەبوون بە جۆرێک لە جۆرەکان کەوتمە نێو داویانەوە و
پاشان تووشی دزیکردن بووم یان تووشی کوشتن و تووشی کۆمەڵێک تاوانی تر بووم ئەوەیە سەرەداوەکە دەگەڕێتەوە بۆ قۆناغی هەرزەکاری ئەم قۆناغە ئەگەر بە تێر و تەسەلی بەڕێ بکرێ زۆر گرنگە دەبێت دایک و باوک بەرچاوڕوون بێ لەوەی کە چ دەگوزارێ لەو قۆناغا چۆن مامەڵی لەگەڵ بکە و کاتێک قسە و لێدوانی هەیە منداڵ دایک و باوکەکە گوێی بۆ بگرێ و بابەتەکانیش نەبێتە بابەتی ڕسمی حیوار و وادگوت و وامگوت و ئەوانە لەبەر ئەوەی ئەمە لە گۆڕاندا ئەمڕۆ بە جۆرێک بیرەکاتەوە سبێنێ بە جۆرێکی تر دەزانی دایکان و باوکان دەبێت ئەوە بزانن لە قۆناغەکانی هەرزەکاری و پێش گەیشتنی تەواوی کە وەکو کەسێکی کامل دەرکەوێ قەناعەتی زۆر زۆر جددی هەیە کە دایک و باوکی مرۆڤی دواکەوتون نەزانن وواژ مامەڵە دەکات لەگەریان کە وەکو دوو کەسی نەزان لەوانێ باوکەکە پلەیەکی زۆر بەرزی هەبێ پلەی وەزیفی بێ یان پلەی زانستی هەبێ زۆر بەرزیش بێ بەڵام بەلای کوڕەکەی و بەلای کچەکەیەوە کەسێکی ڕزعی و دواکەوتووە کەسێکە ماویەتی تەنانەت گەیشتوتە زۆر حەد ئێمە چەند جار ئەم کێشانەمان بینیەوە لەوانێ قسەمان لە چارەسەرکردنیا کردبێ پێی شەرم بووە کە لەگەڵی بڕوا بۆ شوێنان تەنانەت بازاڕێکی لەگەڵ بکە یان لەگەڵی بچێ بۆ جێگایەک ئەو ناڵێ ڕاستە خۆ پێی ناڵێ من پێم شەر بە لەبەر ئەوەی بە زلوبەرگەکەی شەرم بووە بە ڕۆیشتنەکەی یان بە کەسابەتەکەی یان بە شێوازی نان خواردنی یان بە شێوازی هەڵسان و دانیشتنی دەی ئەمە زۆر قورسە دایک و باوچێک خۆی ئاوا پێ گەورە بێ کەچی لە لای منداڵەکەش یەشانی ئەوە نەبێ لەگەلی بڕواتە دەرێ ئەم قۆناغەت دایکەوان و باوکان دەبێت زۆر بە ئاسایی وەری بگرن چونکە لەوانەیە لە ماوەی ساڵێکە ئەم بیرکردنەوەی دەگۆڕێ ئەمە ڕاگوزەرە بە بەردەوامی لە گۆڕانکاریدایە لە دوای ماوەیەکی کەم کاتێک کە دایک و باوک ئەمەیان قبول کرد بە وەکو دەڵێ بەدڵێکی گەورەوە و بەسەر خۆیان نەهێنا بەو شێوازە مامەڵیان کرد کە پەروەردەی و دروست و ڕێکوپێکە پاشان خۆی یەکەم کەس دەبێ شاهید دەبێ ئەم هەرزەکارە یان ئەم تازەلاوە کە دایک و باوکێکی زۆر باش و زۆر ویسترا و زۆر نازداری هەیە و زۆری خۆش دێن و زۆریش پابند دەبێ پیانەوە دایک و باب نابێ هەر تەرکیزی لەسەر ئەوە بێ کە هەرزەکار لە قسەی دەرنەچێ ئەو کاتە هەرزەکار باشەکە هەرچی نەستن دایک و باب وتی سەمعن وەتاعەتەن ئەو لە خزمەتدا ئەوها نییە خۆ کاتێک کە ئەوها گوێڕایال دەبێ بە کوێرانە بۆ دایک و باوک ئاگادار بە دیوە نەرێنەکەی ئەوەی لە دەرەوەش دوایی وا دەبێ بۆ خەڵکی تریش هەروە دەبێ هەر بەم شێوەیە گوێڕایال دەبێ ئەمە باش نییە با ڕای خۆی هەبێ با ڕایەکانیشی پێچەوانە بن زۆرێک لە دایکان و باوکان گرفتیان لەگەڵ منداڵە کوڕکچەکانیان بۆ دروست بووە لەسەر ستایلی جلکوبەرجیان لەسەر سەر و پرزداهێنانیان لەسەر شێوازی مامەڵەکردن و چوونە دەرێ و هاتنە ژوورەیان لەسەر هاوکاریکردن لەناو ماڵ آخر بەشێکیان هەیە گەشەی بە تایبەتی گەشەی جستەی لەو قۆناغەیە بە جۆرێک خێرا ئازاریان بۆ دروست لە قاچیان گۆڕانکاری هۆرمۆنی ئەوەندە زۆرە هەندێک جار هەیە ئەم کەسانە دووچاری هەندێک دیاردە دەکا کە لەوانەیە دایک و باوک بە شێوازی زۆر ناتەندروست مامەڵیان لەگەڵ بکەن تایبەت خواردنەکانی ئێستا کاریگەریان هەیە لەسەر ئەو هۆرمۆن بێگومان ئەو خواردنە ناتەندروستانی کە ئێستا زۆرن هەر لە جبس و لە ئەو غازیەکان و کۆمەڵک شتی تر هەیە ئەوانە زۆر ناتەندروستن تەنانەت کێشیان بۆ دروست دەکەن و شێوازی خواردنی خێراکە لە دەرەوە ئێستا ینی زۆر لەلایەن هەرزەکارانەوە بەکاردێنرێ هەمووی کاریگەری لەسەری هەیە بۆیە ئەگەر دایک و باوک وەکو دنیاکی فراوان سەیری ئەم قۆناغی کرد و بە قۆناغی ڕاگوزەری زانی و پێی وابوو باشترین مامۆستایەتی بۆ منداڵەکانی ئەوەیە کە مامۆستایەتێکی کردداری بێ هادی بێ ژینگەیەکی هادیئی بۆ بڕەخسێنێ گوێی لێ ڕابگرێ ڕێزی بگرێ گفتوگۆی لەگەڵ بکە حسابی بۆ بکە پێشبینی خێری بۆ بکە ئەتو تەسەور دەکەی ئێمە لەناو ژیانی پێغەمبەر درودی خوا لەسەر بێ هەمانە کاتێک کە باسی حەسەن و حوسێن دەکات دەڵێ ئەمانە گەورەی گەنجانی بەهەشتن دەیخۆەوە ئەوە لەوانەیە بەم دیوە لێک بدرێتەوە بڵێن پێغەمبەر غەیبی زانیوە باسەکە لەوە نییە باسەکە لەوەیە ئەمە پێشبینی خێرە بۆوان باشە کاتێک تو بە دوو کەس بڵێ ئێوە گەورەی گەنجانی بەهشتن ئەم دوو کەسە ڕفتاری خراپ لە خۆیان ناوەشێنەوە هەرگیز ئەم مەکانەتە لە دەست خۆیان نادەن دەی چی وەکو دەڵێ دەمی دایک و باو کەم دەبێتەوە کاتێک پێشبینی خێر بۆ منداڵەکەی بکە لە بەرامبەر ئەوەیە ئێمە هەمانە پێشبینی شەڕ دەکە من دەزانم تو سەرکەوتو نابی تو فاشیلی تو ناگەی بە هیچ تو کە ئاخری هەر شەرمەزارەکەی هەمووی ڕووخانە هەمووی دوجار ئەم هەرزەکارە بەم ڕێچکەیە دەڕوا کە تو تەمەنات بۆ کردویان نەخشت بۆ کێشاوە بۆیە دەبێت دایک و باوک زۆر ئاگەی لە کۆمنتەکانی خۆی بێ زۆر ئاگەی لە قسە و ڕفتار و مامەڵەی خۆی بێ بە بەردەوامی لەگەڵوان بریتی بێ لەو قۆناغا زۆر گرینگە هاوکاری بکرێن بە ئەوەی کە توانە هونەریەکانی خۆیان بدۆزنەوە کارەمەیی و لێهاتوویەکانی خۆیان بدۆزنەوە
سەرقاڵ و مەشغول بکرێن بنێردرێنە دەورات لە ڕووی هوەریەوە دەوراتی هەر ئەموو ئەو دەورانە دیاری لە بواری وەرزشیا بە هەمان شێوە ئەتوو یعنی دایک و باوک دەبێ بزانێ منداڵەکەی لە چ بوارێکا کارامەیی هەیە لە چ بوارێکا لێ هاتووی هەیە تا بتوانێت لەم بوارەیە بەکاری بێنێ. مامۆستا ئێمە لە بەرنامەکەمان لە کۆتایی بەرنامەکەمان نزیک دەبینەوە باسی ئەوەت کرد کە هەستیارترین قۆناغەکانی 7 و 8 و 9 بەڕێستان وەکو نووسەر و پەروەردەکار کە دەکەینە کۆتا پرسیار بۆ مامۆستایان بۆ پەروەردەکار جارشتر دێنەوە سەر ئەو باسە پێویستە ئەو مامۆستایانی بەڕێز لەو قۆناغەدا مامەڵەکانیان چۆن وا لێ بکەنکەوە بتوانن تووشی کەمترین کێشە بنەوە لە ناوەندەکانی خوێندندا. بڵێ زۆر دروستە بێگومان من لەسەر تاش باسم کرد کە ئەو قۆناغا پێویستی بە کەسانی پسپۆر هەیە پسپۆر لە بوارەکانی خۆیان بەڵام پسپۆری پەروەردەیش بن ئەوانە لە پەروەردلانی کەم لە ڕێگیکردنەوەی خولا بە بەردەوامی ئاگاداری ئەو گۆڕانکاریانە بکرێنەوە ئەو بابەتە زانستیانە بکرێنەوە کە پەیوەستن بۆ قۆناغەوە و شارەزایەکی زۆر باشیان هەبێ و ئەوانە زۆر میهرەبانانە مامەڵە لەگەڵ ئەم قوتابیانە بکەن لەبەر ئەوەی دەکرێت کێشەکە لە لای مامۆستاوە دەست پێ بکە بەچی بەوەی کە مامۆستا ئەم کەسانە وەکو تاوانبار نەبینێ وەکو بەڵکو وەکو قوربانی بیان بینێ کاتێک کە خاوەنی ڕەفتارێکی دوو لە گوێگران ناڕێک بێ یان ڕەفتارێکی ناحەز بێ ئەو نابێ وەکو تاوانبار سەیریکە ئەو دەبێ وەکو قوربانی سەیریکە بۆی بە بەزەییەوە مامەڵی لەگە بکە بۆ ئەوەی کە بتوانێت هاوکاری بێ بۆی بتوانێت گوێی لێ ڕابگرێ ئەمانە مرۆڤن و لە قۆناغێکی زۆر هەستیاری مرۆڤوندان پێویستیان بە هاوکاری هەموو لایەکەیە و بە قەنەعەتی من هەر مامۆستایەک ئەوێ ئەو قۆناغا تەحمل و سەبرێکی زۆر باشی دەوێت ئەگەر نەتوانێ بەرگەی ئەم ئارامگریە بگرێ لەوێ بڕاتە قۆناغەکانی ترەوە ینی پەروەردەش ئاسانکاریان بۆ بکە خەڵکانی پەروەردەکار لەو قۆناغەیە کۆ بکرێنەوە لەگەڵیان بە سەبر بن و ڕێنماییان بکەن ببنە قودوەیەکی باش بۆیان گوێیان لێ ڕابگرن و ئەوەی چەکی دەستیانە بۆ بەرەو پێشبردننی ئەو تازە لاو و گەنج و هەرزەکارانە بەکارێت لە ڕێزگرتن و خۆشەویستی ئەوان ئەگەر بتوانن ڕێزیان لێ بگرن و بتوانن خۆشیان بێن و خۆشەویستیان لەگەڵ دروستکەن بە زۆرێک لە زۆرەکان ئەمانە گوێڕایەڵ دەبن ئامانجەکانیشان دەپێکن دوجار هەر لەسەر ئەم وشەی بەڕێزت کە با ئەمە کۆتایی بێ کە باس دەکەین ئێمە باس لە ئامانز دەکەین ئێستا منداڵ کە دەگات ئەم قۆناغاوە دەبێتە کەسێکی هەرزەکاریان تازە لاو پێویستە ئامانجی هەبێ لە ژیان تۆرە ئەحسایەک بکە لە ناو قوتابیانە بزانە چەند قوتابی هەیە ئامانجی هەبێ بۆی کە لە پێناویە بژیە ئەم ئامانجە لە چیەوە دێ گرفتەکە لێرە پێویستە هەموو هەرزەکارێک ڕیسالەی هەبێ پەیامی هەبێ و دیدی هەبێ چۆن ئێستا لە قوتابخانەکان بەهۆی ئەم سیستەمی تازەوە دیدی قوتابخانە هەیە پەیامی قوتابخانە هەیە ئەمە چۆن دەکرێت پەیام لە چێ وەردەگیرێ پەیام لە دایک و باوکی وەردەگیرێ پەیام دەکرێت ویراسی بێ دەکرێت بۆ ماوەی بێ بەڵێ دەکرێت بۆ ماوەیی بێ من دەکرێت باوکم بەردەستێک بوو بێ لە قوتابخانە بەڵام پەیامی ئەوە بوو کە ڕێز لە هەموو کەسێک بگرێت دەی باشە من کە دەبمە مامۆستا دەتوانم هەمان پەیام جێبەجێ بکەم برایەکەم دەبێتە ئەندازیار هەمان جەنابەت یەکێکی تر بە هەمان شێوە بۆیە دەکرێت دایک و باوک خاوەنی پەیام بن ئەم پەیامانەی دایک و باوک دەبێتە وراثە دەبێتە بۆ ماوەیی بۆ منداڵەکان بەجێ دەمینێت لە پێناوێ دەژێن بەڵام بەدیدی خۆیان ناکرێت ئەو وەکو من ناکرێت کوڕەکەی من وەکو من بیر بکاتەوە ناکرێت چیژەکەی من وەکو من بیر بکاتەوە لەبەر ئەوە دەکرێت لەدا قسە لەسەر ئەوە بکەن کە خاوەنی پەیام بن پەیامەکانیش لە مەواقیف وەربگرن و لە دایک و باوکانەوە بۆیان بەجێ بمینێ بە ئوسلوبی خۆیان لە سەردەمی خۆیان بە شێوازی خۆیان جێبەجێ بکەن و بیگەن. زۆر سپاس مامۆستا لە کۆتاییدا شتێکتە بێ سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ من بە هیوام ئەم رادیۆ قەشەنگە سەرکەوتوو بێ دەنجێکی زوڵاڵە دەنجێکی زۆر باش و پێویستە بۆ کۆمەلگا پەروەردە کارێکی زۆر باشی کردووە کە بیری لەمە کردوێتەوە بە تایبەتی لەم کابینەیە کە گرنگی بە بواری علامی زیاتر دراوە ئەمە ئیشێکی زۆر باشە دواشتم بۆ هەر ئەوەیە لە دایکان و باوکان و مامۆستایان تاکید دەکەمەوە کە تا دەتوانن ئەم قۆناغی ڕێزگرتن و خۆشەویستی و گوێلێگرتن و نەشکانەوەیە تا دەتوانن ڕێزیان لێ بگرن و خۆشەویستیان لەگەڵ دروستکەن و هاوڕێتیان بکەن بۆ ئەوی بتوانن ئەم قۆناغە بە سەلامەتی بەڕێ بکەن ئەگەر ئێرە سەلامەت بوو قۆناغەکانی دواتر بێگومان زۆر سەلامەت بە هیوای سەلامەتی مامۆستا گیان زۆر سپاس دەکەین ئێمەش بە ناوی ستافی رادیۆی پەروەردەی وەزارەتی پەروەردە و
و بە ناوی بیسەرانیش زۆر زۆر بە خێراتنی بەڕێز دەکەین سوپاسی ڕێنماییەکانت دەکەین خۆشەویستان و ئازیزان لێرەدا دێنە کۆتایی بەرنامەی کارامەیی پەروەردەیی بە میوانداری مامۆستا هەمزە عەباس فەقێ نووسەر و پەروەردەکار تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ